لە حەقیقەتدا ئەوەی تورکیا دەیکاوە ئەو لەشکە کێشەیە کە دەکاتە سەر هەرێمی کوردستان لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ئەمە پێشێلکاری خاچی عێراقە و پێشێلکاری سەروەری عێراقە یەک و لە هەمان کاتە پێشێلکاریە بەنسبەت خاچی هەرێمی کوردستان. بۆیە و لەبەر ئەوەی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق پێویستە ئێستا عێراق بێتە سەرخەت و هەڵوێستی خۆی نیشان بدە سەبارەت بەو پێشێلکاریانەی کە سوپای تورکیا دەکاتە سەر هەرێمی کوردستان. پێویستە لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی هەڵوێستێکی ڕوون و ئاشکرا دیاری بکەن سەبارەت بەو پێشێلکاریانەی کە تورکیا دەیکات و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش بە تەنسیق لەغێر حکوومەتی عێراقی فیدرال سنوورێک دابدرێ بۆ ئەو پێشێلکاریانە. بە حەقیقەتدا ئەوەی تورکیا دەکا ڕاستە بەڵگەی ئەوەیە کە چەکدارانی پەکەکە لە مەنتیقەیە، بەڵام ئەوە پاساو نییە بۆ ئەوەی پێشێلکاری بکاتە سەر خاچی هەرێمی کوردستان.